دم باش تماشاوانی گلک هجا گلک بخیر بو برنامه خو برنامه مایکی خلیک گفن چکدارن داعش بسر کردان دنهادا چکدارن داعش بگمان هرش دیکن سر کردان گلک دورین کردان کنترل کرنه گلک کرد حکومت تگرتنه کردان هزین چکدارن کردان شهید دیکن بیکو اوه پیش وقت کردان هیچ دجمناتی گلوان هبه بوچه او هاتنا و بوی اوه تون گفان لکردان دکن شبه يعني جدال همو ولات و همو نتویندنین دوره که کردستان داگیر کری و گف و خطو عما کردان کری لیوه گلک مترسیدارتر تعاملات گل کردات کن اوه گلک خطرتر تعاملات گل کردات کن گلو چی بیتا کرین گلک کرد خبر هف بکه اراده کان یا هف بشه به هیله که وان یه نتویه به جبو کل وان گفان باش فان بکن وان گفان لسرخوا باش فان بکن و خبر هف بکن جبو برسین گرتنا وان مترسیان که هند زانن هم لهرما كردستان لشنغار لجلولاب تايبتي الفان دفران ربيعو لجالك دفرندن هزا بيشمرگين كردستان ديگل 10 هي دهمان دم دا لروشاوي كردستان تايبتي لكانتونا كوباني نازدا روش بيتره بالدجواري اف شريفي دفرتي تكرن اللي بسر سر انجام سياسات داعش ب 100,000 كرد كوجبر بونه دما كده بيشتر داعش هاتبو لعراق جفان جفجشي عندكرن حتى وكو شرك مذهبي لديفرا بري خدا كردان بيكا كردان هيج مترسيك بسران هبيت يعني شر ديگران اعلان كربيت يكسر همي هزا خو بدجاتي كردان و شنابرنا كردان و حتى كرنا ناموس شرفا كردان كو چال شنگاله دس بكيري كو بيگو من اوجي يك شهلين سورن كردان بويا دس برن بو في پرسيكو كرد افيكت ديرو كده هيان قد قبول نكرنا ولا برزان قف هرشكاني داش بسر كرد ليسادا لكاتك بيشتر كرد هيج هراشك نبوه بسرداش كرد خايك خوي بارزراوا باراستيانا ويش كيشي كان هيج كيشي مذهبي طائفي شي نبوه بو داعش لبدايته وهات للشيعة كان دس بيكدو لقال اسد دس بيكدو هات يكسر قرايه بو كرد هم لباشوره هم للرشاي كردستان بتندي هرشكاني بسر ناوچا كرديه كان دس بيكدو وهرشي كردو بسر انجامي سياسه اوان صدان هزار خلقي كردستان آواره بونه فرموله شنگاله تیاستاش به هزاران خلکی شنگاله وکو بارمتل لیان داشه به تایبتی مسئله کی چوجین که امیکی که لهلا سورکان لناو کردا لدیر زمان و تیاستا که مسئله ناموس مسئله کی زور هستکاره به تایبتی تر ازد یکان که 74 نفر عمل سرهات و تنازل شرف و کرامت و هیبت و دینی خویان نکردوه لیستاد گف او هرشکانی داش لسر چه بنمایکه اما تا چند اکری کرد آماده کاری بکاله برانبر اوی چون خوی بپارزه چون بتواني خوي بپارێزێ لەبەرەوە ئەمانە نەهاتن بەس خاکت داگیرکەن بەس وڵاتت داگیرکەن ئەمانە هاتون خاکیشت داگیرکەن دوای ئەوە وێرانکەن تەختکەن لەگەڵ عەرزە دواتریش بێن یاری بە کەرامەت و شەرەفی کورد بکەن کەرامەت و شەرەف و نامیسی کورد هەتکەن کە چون لە شنگالێ لە زۆر ناوچی تر ئەمەی ڕوویداوە تا چەند گرنگە کورد لە خەتەری ئەمڕێک خراوەتێ بگە و جادەی کوردستانیش بێشەیەکی گشتی و ئاراستە بکەی کە بتوانێت دیفاع لە خۆی بکە لەم مەترسیانە کە بێگومان هەموو سەرکردەی کورد باسی مەترسیەکانیە کە لە ئێستادا حتا جادەی کوردستانیش لە خزمەتی بیر و بچوونە جیاوازەکانیەوە دەمە کۆمە ڕۆژێکی بەڵێ کێمان لەگەلە بەڵێ بەرزان گەرەدەنگی کۆنتڕۆل ناگاتە من نازانم کێ لەسەر خەتە بەڵێ نێرگس لە کەرکووکەوە ئەم کاتت باش بەرەزەکەم سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەت لێکەم بەڵێ سپاس ئەو سەمارەت بە تەوەری بەرنامەکەت ئەو هێرشانەی کە داعش بەسەر کۆبانێکە بەڕای من پێویستە کوردستان لەم کاتێک کە پێویستە بیکە پێویستە کارێکی وا بکە کە کۆبانەی لەو هەڕەشانە بپارێزێت بۆ نمونە ئێستا پێشمەرگە قارەمانەکانمان توانیویانە ڕێگای واتە هێرشیان کردێتە سەر ڕەبیعە و هەندێک ناوچە توانیوانە یعنی ئەو هێرشانی بەسەر کۆبانی کردکەنەوە ئەو خۆپیشاندانەی لە دەرەوەی وڵات لەم شوێنانەی دیکە شەکرێت ئەمانەش وەکو پشتگیریەک بەرای من بۆ کۆبانیە بەڵام بەڕای من باشترە کە یەقینەکانی پاراستنی گەل پرسەک بکرێن بەڵێ بەرزان ناوبەڕە و دێ بەردەوام بین
چاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سەڵات تەماشاوەندی نیژا کەیوان ئامێدگیت گەلمێ کەرم کێ کا کەیوان ماشي كاكا بەڵێ متى gelek spas. برا من زيت جزنة فيروس كان جزنة فيروس بيت تبع كانال الهوا سبوتي برنامج كان برنامج جالك بيشكفتها سبوتي واتيام بەڵێ واتش سپاس. مرجت جبارين تنجري دا و خارجي كوبانيزي كلاف فوشينم دخوشي خارجي كوبانيز كان قادر و على سيتشات ولا كا وخلبر بون جبارين داش راجتي و سبوتي واتيام زور سبوت بەڵێ میوان سێمێلت گەلمێ کاک میوان کەرم کێ الو السلام عليكم عەلەیکوم ئەسەلام طبعا البرنامج ده دبيت ام حمي كرد سقطنا تيدا والدشي ذي تيروري بساكنن وأبشي علاماتك علامات قيامتي قیامەت سەرسەرێ کوردان قیامەتە ئەگجاری والله قیامەت سەرسەرێ کووردا ئەم قیامەتە ئەگجاری ترەف دنیا نەمینیت أواد بيجن يعني بدأم كرد حمي ده سقطنا تيدا ولهم برد تيروري بساكنن أبا تيرورك يا بيت دينا أو تشدين دينا الإسلام دينا أشتي أو بيت حسبات دينا مينتن أم حمي ده سقطنا تيدا بەڵێ وكي بيجن بەڵێ سپاس بتە قاراوەیس لە پیرەمەگرۆن كان ساعتي باش سەرچاوم عند السوشيال كان برنامجات براسي كردانه بو بلشي خوي دا بو زور صاف دكم بابوشوني من دعاش او ثانيه بتوان الروبري خشي كردستان ده طبعا خشي كردستان امره يبنيه درباني دعاش اسلام نين خوان باسلام بس يعني ناوي اسلام فيسكن شرك ام حزباني خومن بيوديان بالديمقراطيه بالديمقراطيه نزيكن دعاش هر اوروبي باسلامويا من دعوة لخاشي كردستان دكم حميان بيقدن بيقرن دفاع لخاشي كردستان كم دفاع لخاشي كردستان دفاع لشرف وناموسي يقبل يشي خاشي كردستان خاشي كردستان يقبل يسامة إما دولة بلان دياني لكوباني لشفين الشكا أقل شربيت كرد شكز بيني معناي وايا شكزي تواوي خاشي كردستان خاشي كردستان دبيت بيقدن بيقرن لكركوك لحولين لدهوك لكوبانين لتركيا لهر جگاه هر كردشي دبيت دبيت دفاعي لبكا ده سوشي تعليك المفروض صار بەڵێ سپاس سابیر لە سلێمانیەوە کاک سابیر فەرموو ام كادو باش كاغا كار سابر كالوري لقلا كاغا بەڵێ کاک سابر کەلهۆری سەرچاوم اوي چەندین ساڵە پێشمەرگەم بۆ ئەوەی خاتم وەرگرمەوە ناهێنم ئاڵام بکەوێ بە شوێنی جانێ گرمەوە هاوار و ناڵی شەهیدان چۆتە ناخی جگەرمەوە هاوار و ناڵی شەهیدان چۆتە ناخی جگەرمەوە بستێ لە خاکی کوردستان ئەنێمە بانە سەرمەوە ئەگەر دایکی شەهیدم بی کوڕنوژە بەم بە شەرمەوە ئەوێن کار بجار نەبین ناسمە جێی خۆش و گەرمەوە شەرکە دوژمن جێ پێ نەهێنم بەسەر خاکی ئازەرمەوە کەسیش نەبێ هاوکاریم تا خۆم کوور ئەدەم لە کوورمەوە قەڵانی ژەنگایی بەر سەنگەری شەهیدان و شێخ مەحمووددا ئاگرمەوە برا جوانەکەم دەمێکە ئەمانە دوژمنی گەلی کوردن ڕۆژێ بە ناوی عوسمانیەوە لە چاودێرانەوانێ دوژمن و بربڕەی پشتم بەڵێ کاک سابیر زیاتر قسە بکە هەر جاری بە ناوێکەوە بڵێ بەڵێ کاک سابیر وەکو تۆوتی ئەم دەرهاوێشتەی داعش کورد نەشاری ئەوان کردووە نە مەسەلێکی تایفی مەزەبیان لەگەل هەیە بۆ هەموو هێزی خۆیان لەسەر کورد کۆ کردوتەوە لە کورد ئەدەن لە ڕۆژاوە لە باشووری کوردستان بلا بەڕێزەکە مەمانە چانەوە بە نەحن و مەلعەرەبیە وشەی کوردستان لای ئەوان نییە زۆر کەس وەک داعش کەوتە کوشتنمان ئاخر جار کەلەی کەوتە ناوشتوان ئەمانە بە ناوی ئومەلعەرەبیەوە بە ناوی کەکەر و بە ناوی مەغوەلەوانێ هەموو جا
هیوادارێ ئەم بەرنامانە لەسەر لەو ڕۆژەی کە تاریخ هاشمی ڕۆیشتوە ئەم بەرنامەیە لە ئارایە بووە ئەمەیان بەرنامە کردەوە بۆیە پەکەکەشا هەوڵیاندا پەیمانی ئاشتی مۆرکن ئەمەی بەدواوە بوو ئەوە دەرهاویشتەکەی ئاشتەکەی پەکەکەیە ئێستا بووەکە سەری هەڵدا و بەڕووی کوردا ئەتەکێتەوە هیوادارم گەلی کورد یەک بێ واز لە پلەوتایە دێنن واز لە بەرژەوەندی دێن. بەڵێ کاک سابیر سپاس هەوار لەو لێرەوە کاتە باش کاکەکار سەر چاو وڵای کاتێکار ئێمە دەبێ خوێندنەوەیکی ورد بۆ مەسەلەیە بەڕاستی دروستبوونی داعش من پێم وایە کە داعش دروست بووە تەنها بۆ لە ناوبردننی کورد دروست بووە بەو مانایی کاتێکە لە یادت دەبێ کاتێکە کاک مەسعود باسی دەوڵەتی کوردی کرد ئەوە بوو وتی پشتیوانی ئەولادیانمان لەسەر بینیشمان پشتیوانی یەک وڵاتمان نەبوو پشتیوانی نێودەوڵەتیمان نەبوو بۆ خۆشمان لە ناو خۆمە ئامادە نەبووین کاتێککە باسی کرد ئەگەر لە بیستان بێ هەموو خەڵکی کوردستان بەبیێنەوە و من عەرەبی هاتە سەردەم کوتیان ئەمە ئیسرائیلێکی کە قبوڵ ناکەین خەتی سوورە کە ئەوان وت یعنی ئەو کاتی یەکسەر ئیسرائیل ئێمە تاکە وڵات بوو کە پشتیوانی دەوڵەتی کوردی کرد نا یعنی من نەخشە و پلانی وڵاتە عەرەبیەکان ئێستا کە داعش دروست بووە باشە هەموو چوبتەقەوەنی لەکوێ بۆ دێ کاتە چیتر وڵاتی ئیسلامی پشتیوانی دەکەن بەتایبەتی ئەو 22 وڵاتە عەرەبیە کە دژی کوردن بۆیە من پێم وایە ئەوەی کە خەتەرترە ئەمڕۆ لەسەر گەلی کورد ئەوەی کە لە داعش خەتەرترە پاتی بازانێت چونکە کێما لەگەلە ولی تماشا بان نجا تورما تحديدا لسر مجارة جفن داعش بسر كردان قالوا اف جفا هي چند جرينجا بجدي بهنا ورقدين يتر بش في مسألة خلف الكواليس يا دروز بنا داعش برجواندي هنا اف اجندا هنا كاف اجندا ينكش ولاتنا ويدكش نتوينا ويدكش عراستينا جرينجا وداعش ما ترسيه بسر كردان ما ترسيه كجديه جي تا چند جرينجا كرد خبري خصتن بكي چمكو كرجي ملتك چندين مليونيه كرجي ملتك برمايكن چندين شورش و برخدان و تيكوشين و سرهلدانانه تا چند جرينجا كرجي ايدي لفان چند کسن بخاص چند کسکن ریشه‌دار چند کسکن دموچاف کرێت نەترسن ئێدیوانژێک ئەلتەرناتیڤێ خوا بیت دیفەکتوێ خوا بیت بکاربن زۆر بهێز بەرامبەرێوان بەرخوا بدەن و تەفر و تونا بکەن و ملت و شەڕەف و وڵاتی خوا بپارێزن تا چەند گرنگە کال سەربەیەکێ بێتە کردن ji ber ku ئەوە تێتە دیتن داعش مادەم tu کوردی çi rengî çi dengî çawa taxvî kî şêwezarî kî ji ber pirsî dersûkata çi reng e tu Kurdî xelas mesîrekê muşterek heye êdiya wisa teamülê dike belê أحمد كولير بلك يا أحمد ماهر زاخد كلمة مرحبا برا مرحبا سرچوا رجال صاحبا برا پیشمرگه الربيع هاتين دي بوجاجني او جمنا هاتن بوجاجني ما عنده پارا بو راتبي ما هات مال پارا نبين ما بو مال اينان بوجاجنا خاطر كنا مبروكا بزفرن الربيع هذا اما غازن ده كتني هاي مسؤوليت خواه بله في شركة هاتين توزيع اسكن بو سريكي كامل 400 في شركات ده 205 تلقى من طافتنا داعش شر داعش جات 13 شهي شبا اول ما داي امين ماين بي و هركت 20 تلقى ده نداين عالم شيء يبو خد بفلوس الكفر اول ما تكن يمشاش نفر 10 نفر طافين بس ساتري وكمينايا بدوشك بكيتي بقناصه امين بر ساتري وين روجي ما ديتن بر توين ما تشون ما قلتي ابي داعش هاتن قلت هم خاش دراوات كن اي بوتاسنارتي ما كمينه شو وكي از دراوا بكت پیشمرگه رزالت دار ربیعه و پیشمرگه ولی بیداری سرنجاتا گشت بی توی الجبهه خطب داری شرناکه بابو تفیاسی لحبیت می بیداری سرنجاتا بو برپسان گشت بی تا کو پیشمرگه تو بیجه ایتاده و حسایه بله که کلمات فرمو او كاتب البريف سر چاوم والله بقناعتي من ما كرد هر كرده لهر شوينك به بقناعتي من يعني تيلوستان فرق بوناكن كوا كردي الروشوا او كردي الروشلاتا قناعتي ما تونا بانا موات لا سنوري مخمور وغيرو زلولا انا يعني من وكو بيج مرجيك اماده ما يستبراسي وكو بيج مرجيك اسا امرم بي بكري امن اماده ما بتنبوكوباني دبريوان شكودن تيلورس هيت كاتي فرق بوناك على بري اوان همو هدف شان ما كردنا وبرن زور سباس بله
کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەر چاوم سڵاو و جەژنە پیرۆزەم هەیە بۆ تێگرای خەڵکی کوردستان و بۆ هێزی پێشمەرگا و بۆ کەناڵی هەموو کارمەندانی کەناڵی نالیا بۆ نووری بەڕێزیش گەلێک سوپاس دیارە تەوەرەکەت بەڕاستی تەوەرێکی چاکە ئیمڕۆ ئەوەی وەکو هاوڵاتیان ئەماڵی کورد زۆر زۆر گرنگە و جگەلەوەش کە دەوڵەتانی هاوپەیمان بەڕاستی بۆ ئەرچی ئەوان زۆر زۆر گرنگە یعنی لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی دەستنیشاکردنی ئەو شوێنانەی کە پێویستە دەیان بدرێت یعنی بۆ خۆتان دەزانن ئەوانە لە ڕێگەی ئەقمارسناییەوە دەتوانن زۆر هەناسەیەک بژمێرن یعنی سات بە سات کە تێدەپەڕێ یعنی هەتا نیشانە لە نوکە دەرزی بگرن یعنی نیشانە لە چاوی مێژ بگرن ئەگەر بیانەوێ دەتوانن ئەوە لە پێشەوە ئەو خاڵانە دەستنیشان بکوتن دواتر هێزەکانی پێشمەرگا بەرەو پێش بڕوە نابێت ڕۆڵی ئەوانش لە بەرچاونەجی لێ وڵاتانی کردانی سەربەتی کورد بدەن بەڵام هاوڵاتیان دەڵێن بەڕاستی یەکگرتنی ئەماڵی کورد یەکگرتنی ریزەکان زۆر زۆر گرنگە من دەستخۆشیتانێت بەڵێ محەممەد دۆکێ دەمێتە باش مامۆستا دەم باشتر ممنون سپاس مامۆستا وەکی ئەس بینم ملەتێک کورد هەر وەختێک و بەرەف کە بێژن ئاسووەکێ بلند بچێت و بگەیتە مافین خوێن ڕەوا دژمنە ملەتێن کورد پێ دیفی تەکتیکە وەختی هەوڵ دایەک و شوڕەشن کوردی یان بزاوێن کوردی سەرکورد بکەن نوچە مثلا دژمنە ملەتی کورد چل دێبێژین کوردستان چل سەراستی عێراق چل سوریە چل تورکیا بگیرن گل العراق بەعسی نوکە ناو ئیسلامەتیە و ناو خلافەت و سوریە جی سەلەفیەت تمڕە و تورکیا جی هەمی هێزە پشتیوانیە لە تێتن و بینیتن کێشە کوردی گەهشتە ئاستێکی هەرە بەس و دەبەرەس مافێت خۆیەت ماهەیەکە بەچتن و نوکە وان ئاسەنگ و مەدرسکەن و وش بوده چندی که هم خوشبین گلاشو که و بالای رکار بکن متن دیپ کوتاه سیاسی یا ایجادی های سرعت کردستان آمازون و دیوید پارتی کردی ایجادی بنود. بله کای محمد سپاه بسنجاته آرام زاخو. صالح زاخو. صالح کای صالح کرم که. شو ندواشی. قال لك سپاس. خودی به نسبت ویدیت لازم خود خواب کنی. خودی خونه کنی دل مهمی پنج بود. ها. خودی وکیل هک هو صابت ویدیو سودای عراق چهار سه محافظه هر فوقک زای شیله یک سور یک نزاچی یک نظام نظام چیزیشن چه اویدنه هر یکی فوق خورد که دل بری چیز وقت تجربه کی به خودی دیوی منی گرفته بدی منی گرفته یک حالت دید حوار زیر منی گرفته نظام چی کیه نظام لازم همین بعد همین بخواد بس که رو بس خودی لازم تو هایی که همین فرق بده و تازه با همین خوش بتن هدی خوابه که نیک باشی ولی که صالحی بدان سرنجاتش گشت بیت عطا سی سایق بله که عطا برزم کاتی باش برزم سرچاوم واسقم سرطان من پیروزبایی جزن دا همو ترجم پیشمرگزانی هرینی کنسانه کم بله هر هنیان ما سکمو پیروزبایی ایوه کمو زور سپاس زور سپاس تکین سرچاوم چه معنی گره کای محمد فرمو هم کاتی باش همو کاتی پیروزبایی جزن تانده دکم سپاس کاگا کار داعش اتوانم برم لصدا هستای بو لناوبردی کرد دروز بو لفادستكي لواني بو تساندني عربي او شنانه بك بيجي حكومتي عراقي دكا او تساعدك دبينين حكومتي عراقي يا مشري دعزكي بلا متم تيفر من براني مصل دنيري تي دنيري او كاريا وانا كابيش او كاريا مناك او لولا ودوسان كروتو بو كوباني و تنانه تركيا زكا بهذه بيجمرغانا دا كبروات برقي دخلتي ايوه بكات اي باشا اگر مثلا اوانا كدزي داعسن دزي ارهابن اي باشا دزي ارهابن بار رقاب دان خوان هزنانين بار رقاب دان لكردستان وهزب الروب برقري بكارلوي بوي امانه بوي من دواكار نقادي خومان لسكداياتي خومان لبرساني خومان يقريز بن اوان يقريزن بولنا بردنيما اوان هاوكارن بولنا بردنيما بوي بله برزان ام برزك محمد برسكي جرين كروجانت تا استاش لگل به حکومت عراقی پاره بو او ناوچانه همو موظفکانی ناوچی او ناوچانه نره که لجیر ده صلاتی داعجان لکاتی که نیوی خلکی او ناوچانه کوچبر بونه آواره بونه
هیچ مؤسساکی فەرمی لەو ناوچانە نەبووە، نە پۆلیس ماوە، نە ئاسایش ماوە، نە هێزە ئەمنیەکان ماوە، نە داوایرەکان ماوەن. زۆربەی خەڵک زۆربەی هەرە زۆریان ئەوارە بوونە. بوو نمونە شنگالیە کەسی تیانەوە بەدەیان هزار ئەوارە بوونە، چەند سەد هزار کەسێک ئەوارە بوونە لە کاتێک معاشی ئەمانیش دێت. ینی ئەمە وبوو لە هەرێمی کوردستان معاشی هەرێمی کوردستان بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین ناکە لە کاتێکە ناوچەیەکی ئارام لە کاتێکە هێزە کوردیەکان زۆر بە توندی ڕوبەڕووی داعشە بنەوە کە بەغدا داعش بۆ ترسی لەسەر خوێزانێ. ئایا ئەوە لێرە ئەم ئیزدیواجە تەعاملکردنە بوو بۆ ئەوێ معاش ڕەوانەکە، بەڵام بە کوردستانە لە کاتێکە کوردستان زیاتر لە بەغدا توندتر سەختتر شەڕی داعشەکە بەرگری لە ناوچەکانی خۆیەکە. ئەم ئیزدیواجە بچی سەرسەنگانتان چیە بوو؟ ئەمەش شێوەیەکی دیکەی تەغزیەکردنی ناعش نییە بۆ ئەی لەو ناوچەکە زیاتر خەڵکەکەی نەتوانێت لە بەرامبەراو هیچ بکاو و ئیتر هێراشەکانی بۆ سەر کوردستان زیاد نەبێ بەڕێەوە. دڵدار لە پیرمامەوە فەرموو. کای دڵدار؟ بەڵێ فەرموو. ئێوارە باش تاکە کار. باشتر سەرچاوم. باستەکەم من یەک داواکاریم لە هەموو ملەتی کورتەیە با هیچ فەرق و جوازێک لە بین یەکتر نەکەن. ئەوە وەکو سەرۆک بارزانانی دەڵێ شەڕی مال و نەمانی کووردە دەبێ ئەوڕە پێویستیمان بە دیفاعکردنە لە کوردستان. بەڵێ ئێمە نابێت کەسانێک بێ لەو تەلەڤیزیۆنە بەڕێزە ئێوە گلەیی بکە بڵێ فیشەکەم نەماوە ئەوم نەماوە با بە سەرکردەکان بڵێن با بە مەسئولەکانیان بڵێن. هەزاران ناحەس ئێستا لەو کەناڵە سەیری ئێماکە لە هەموو حیبەکانمان دەگەن لە دنیا. زۆر زۆر سپاسی بەڕێستان دەکەم. هیوادارم قسەی بە باش بکەن بۆ خەڵک نەکەوەی تر بکەن. کاک عەباس؟ هەلۆ بەڵێ ئەمدەمیا باش ماوەستاکەم. باشتر. زۆر سپاس. ئەس بەری چمەناوەڵەتیدا جەژنا قوربانی وەرەز دەبیت ناوێنەکەشی ژیبتن. تەواف ساتی NRT و کارمەندێک تایبەت جەناوێتە پیرۆست کەن. زۆر سپاسەوەت کەن بۆ بێ زەحمەتێ کوێنشیانە شاشەکە سەربەخۆیە دەبیان بێژن کوردی سیستەمێ جیهانی پرۆفیشنال لە ڕۆژنامەوانی کارکردن زۆر زۆر دەستخۆشکردنەوە کەن و ڕۆژێ جەژن ژین خزمەتە خەرکیتیان. بەلێ هەر سەر هێرشن داعشێک و بۆ سەر کوردستانê miziya sê rêz nivisanekê bû bişin netewê dûr dibixîne çunku em dîv delî dest nekedin em piştixwastin ku netewê girtî yekem kenalê Kurdî ku wek fermît bîne Herêma Kurdistanê ser bikir ên axiye vêca ku in qirêjê delîfirdana min çend saniye ku ez dê tiştekî باشە کاک عەباس بە زیاتر قسە بکە. بەڵێ. If ISIS kill or genocide Christians in Kobani, you would keep them at once as you did that in Erbil and Mosul cities. So that please hurry up and keep Kobani stop genocides against Kurdish civil people. أبا أخبار الصديقات جهشت نتوين كذيان كان بيجن ركوا UN أم بيجن كبارا جويل بغدادية. وزور زور سپاس بۆ بەڵێ سپاس بووتە. سەلام لە شاری سلێمانیەوە. کاکاکیان کاتەوە باش سەرچاوم. ئینشەڵا کاکاکار بەنسبەت دروستبوونی داعشەوە داعش دروستکراوێکی ئەقلیمیە لە دوژمنانی گەلی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان و بە تایبەتی ئێمە عەرەب ناتوانین بڵێن شیعە و سوننا علی بێت محەممەد بێت ئەحمەد بێت محمود بێت هەمووی یەک ناوە یەک بۆ دروستکردنی میلەتی لە ناوبردنی میلەتی کورد. من لە یەکم لە سەرکردەکانی کورد هەیە. بەڵێ کای سەلام. بەداخەوە نازانم ئیتر سنت نەما نازانم شەبەکە خراپ نازانم. ئیتر بەرحاڵ خۆشحاڵ بووین. کێمان لەگەلە؟ برادران ئەڵێن بێن دانەوەی بێن بەدانێکی کورد و پاشان دێ بەردەوام بن. MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سەڵاف بەڕێزان. تەوەرەیەکی بەردەوامێمە باس لەوە کرا کە هێراشەکانی داعش بۆ سەرگوت پێویستە تا چەند بە جدی وەربگرێ. زۆربەی ئەو بینارانەی کە پەیوەندیان کردووە ئەوانیش تاکید لەسەرەوە کردووە کە یەکەم
ئەو کارە زۆر گرنگانە کە بکرێت بۆ بەرسینگرتن و بە گرتنی هەرەشەکانی ئەم گرۆپە ئەوەیە کورد خاوەن گوتارێک بێوەکو ئێوە جێتان لێ بولامو ناوچەکان پەیوەندیەکان هاتن و تەرکیز لەسەر ئەمە کرایە ئێمە شیوادارین سەرنجیان بۆ بەرپرسە کوردەکان بگا بڵێ ئەحمەد دۆکێت گەرمەیە باشتر ما ئەوە تۆ هاریکارانێکیدا پامە خۆ بگەینمەکەی ئەندەک خۆلەکە هاریکاران دە خۆلەکە پیشی باشە سەر چاوە کەرم داکەکار سەبارەت داعشی داعش پێکینات تەکوینەکە ئەم پێکیناتەکە ئەقلیمیە ئەوەلە عێراق ئەیران تورکیا سوریە وەلو ئەڵاو دیتکنجی پێکیناتەکە وانە پێکینە دەعمەوان هاریکارەوان غێر مباشر آن مباشر يعني أبو تشاوا جناب يعني هريمي بحثي تستاي فرندومي كير وسر بخوي أبا بنخد أو هاتن شو نزيكي بغداد بوش أو أوان بخد ميدان وخل كسبت داخل بقوتك باشر قلت أو مرمى وان أو بين المنطقة ماذا صدق شو ماذا داقل كذي كودي شاب بسجن فا أبا جلفيري إذا ما وش حمي كردان مسألة ما مسألة مصيرية نكو حزب حزباتية حمي كردية هريمي ايراني تركي سوري لبناني اوروبا مصير ما ايكا حالته ما ايكا باشا ما ايكا خراجه ما احمد اولي روا والله فرمكاك احمد او بيوندي مكري بس السلام عليكم عليكم السلام تلفزيون قد كسكه راسه خويا استاذ سر شاشيت والله والله فرمو ما مسافر رسمي بس جزنا بيروسان لي رقم قالك سباس لبرسيجت فرمو عليك او ما مسافر انا زود دخوسي عندي رقم دو برنامج زور سباس بلام كتاب اقام لي وياك كبيون ديك ديزا اصلي مسألة خلاف ذات باسي باسي باساني كذا او برنامج ايوانيه كباسي مشكلة كان قال لي كل سر بكري دعوة بكرينك باسو الريب ذيك باسي لا انا شو بكري انا كذا شو بكري بله عم وكو حاولات يجي مشاركة دعوات لي رقم لو برنامجنا نيري ولو اتوش ندير شيء كباس بكري بس خوشي دي رقم بالام زيادة نيري لو برنامجنا ك بالك اگ احمد پیامی تو گیشت سپاس چی مال گله زاخو الو کاک برابان کاک زیرابان تو زاخو گلمه طاوی کرم که ججنا بيروز بدن یا تجاربسا از ججنا هندي پشمرگه کل هندي تنگر جفای از بيروزت کم از جاوان ایکو موجود کم بله و از عائله شهید ایکو جاوان موجود کم بله و از سوارت طفیاره و يعني هر عودیت و از داخوزش همی حزبات کمش همی حزبات کردستانه او روجا نما او روجا بجا ام شيك ببنو عالمك بوخا ما بكانت ام هيفي دورش حكمته ما اش حمي حزبت ما دست خاكن دست ايك ده و اوي اخر بپوريجن هر چور پورچا و داخوزو مش همي خلقي اوه وش همي پورچا اوه پشتواني پیش مرگه بن چونكو پیش مرگه بله آرام لشهر سليماني كاكم كاتو باش كاك آرام سر چاو براكم اما هنا لباريد عشوة بله اما انا براكم هم عربي سنية دشمني كرد انه كان صار جهادي كردك من كان صار مالنا ككوبوا بهموش ويا جشي كرد انه دشمني كردن بس يكشتك عن في اليوم من هذيك همي هاتنا شادي سليمانية وا كري خانيان جران كردوا همي بدا ورقه يعني ورقه خلقي فقيري شاركي خو ماجنيتي من شخصي خو مكسي كم بوليس من شاركه بله كم ناكري ما شخص هذا حوصا هذا مكري خانو وش ازاني مشاكبه وشي ويادري وانيا هات من شاركه براسي ام شارع خلال حكومتي كردي ابي هاوري لخلقي خو بدعتوا ام عاد بانا كبي صفه بخوا وفهم كسنيه صفصة خدمتي عنك هيك أنا بتشاوني وما دشمني كردن وكرديش بدشمني خونا سانن. بله لكر كوكي وبينديك مان لجلا. أم كاتة دزلك. سر چاوم.
من بەڕای من هەڕەشەکانی داعش لەسەر کورد نییە تەنها هەڕەشەکە لەسەر هەموو جیهانە بەڕای من ئەچۆنم لەم منطقەیە هەموو ئەو زۆڵم زۆرە کراوە ئەمانە بۆیە دروستبوونە بەڕای من هیچ هێزێک نییە بەرامبەر ئەمانە بگرێت تەنانەت 2 مانگیشە تەماشاکەی ئەم هێزی هاوپەیمان لێدەن هیچ تاسیری نەبوو ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەقەدومەکەن و بە من ئەمە ڕای منە براکەم ئێتر نازانم ئەمە ئەم هێشێکە لێ تەنها هەڕەشەیە لەسەر کوردیا تەنها هەڕەشەیە لەسەر منطقەی کۆبانی نا بەڕای من هەڕەشەیە لەسەر هەموو ناوچەکان و هیچ هێزێکیش نییە بەرامبەریان بگرێ و ڕۆژ بە ڕۆژ تەقەدومەکەن زیاتریش بەڵێ ئەمە ئەم گۆڕۆپە چەکدارانی داعش ئەمە دنیا جیهان هەمووی وەکو مەترسی بۆ سەرخۆیان بەناوەکەن کە چەندین ڕۆژنامەنووس هاوڵاتی بریتانی لەم ڕۆژانە فەڕەنسی ئەمریکی لە بەرچاوی ڕای گشتی سەربرن لامان کادا هێزێکی نێفتنەتەوەی یان کۆ هاوپەیمانیتێکی نێفتنەتەوەی بەسەر پەرشتی ئەمریکا دروست بووە بوو لێدان و لە ناوبردننی داعش کە لەمەشە پلانێکی 3 ساڵانە هەیە بۆ چونیەتی لە ناوبردننی داعش لە چارچێم هاوپەیمانەتیەشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە هێز کە هێزی پەژایی هێزی زمینی بێ و هێزێکی دەستوەشێن بێ زۆر بەتوندی ڕوبەڕووی داعش بێتەوە هێزی کووردە هەم لە ڕۆژاوە هەم لە باشووری کوردستان بەڵام لەم چارچوەیە تا چەند کورد بەرژەوەندیەکانی کوردیش لە سبەینێ ئەچێتە چارچەوەی ستراتیجی ئەم هاوپەیمانەتیەوە لە ناوچەکەدا تا چەند لەو کاتەشە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە چارچەوەی عەقڵیەتی ئەو وڵاتانەیە کە ئێستا کورد زۆر لەوان زیرەکتر بەقووەتتر شانبەشانیان وەکو تاکە هێزی زەمینی شەڕەکە ئەپارێزرێ ڕەسوول لە بنەسڵاوە فەرمووکای ڕەسوول ئەو کاتت باش سەرچاوم باشی بۆ قوربان گەلێک سپاس فەرموو برام وەکو ئەو گروپە من پێم وایە بە قەناعەتی خۆم ئەو گروپە گروپی داعش نییە ئەم پێزاڵە هەستاوە پێزاڵە هەستاوە وەکو شتێک کە نەتەوەیە یان کەسێ یان کوردێ یان بنەماڵەیەک لە ناوبەرێ من بە قەناعەتی خۆمەوە تەزاڵەوە داعش نییە پێم وایە ناوی ئیسلامیش بەو شتێوە پیس نەکە باشە ناوی خۆی بگۆڕێ بیکات بە شتێکی دیکە سەد لەوەی باشترە کە ناوی خۆی پیس دەکە ئاوا بڵێن دە گروپی داعش نییە من پێم وایە بە قەناعەتی خۆمەوە دەزاڵە ژەگەر هەستا پێم وایە ئاخری زەمانیە ئاخری زەمانی بەڵام کاک ڕەسوول ئەم دەجاڵی تواڵێ ئەمە پێشتریش لە دژی کورد سەر هەڵداوە ئەمفال هەبووە گەلی زیلان هەبووە ئەمە وەکو دزانێکی لێدێ وەکو شەڕی عەقلی حەسەنی لێدێ ئەمە جارێک سەری هەڵداوە ئەمە دووەم جار بەڵام ببێتەوە سێم جار لەوانەیە بەتاوی لە ناوچینوتەوە ئەی کۆتاییمان پێدێ ئەوە تەزاڵەکەیە ئەوەی تەزاڵی نەدیەوە ئەوە تەزاڵە لەوەی باشەکە بەڵێ مەحموود لە هەڵەبجە سەرخەتنینە کاکە دریس دۆکێ بەێ بەشتۆکە کار هەر بژیت جارێ دەستپێکیان پیرۆزباهیە جەژنە قوربانی پێشمەگەت قەهرمان پیرۆزکەین و جەژنە سەرکەفتنێت دوماهیکەژێت پێشمەگەل دبەرکەشەری ئەمەلگەل لە کوردستانی پیرۆزکەین و ئەم هیوی دارین ئێکرازیە ملەتی کوردیا حەزا بولایەنێت کوردستانی باشترین هەرکی بێژن باشترین برسه بۆ دژمنە کۆڤێ نەقلێ ملەتی کورد ئێک دەستە و ئێک دەنگ و ئێک ڕەنگ بیتن بەرامبەری هەمی هێرەشت دژمنە ئەفتایبەتی داعشێت یەت چەپەڵێت پیس و یەت قەرەڕەشت پیس ئەم هیوی دارین ملەتی کورد مەگوت ئێک ڕێز بیتن چونکە بێژە بۆچی vê neqlê bi dijminên mebzanin miletê Kurd sekdatiya miletê Kurd pêk ve em çûne dom miletê Kurd mafê Xwedê wergî sedifna hemî dijminê me miletê Kurd vê neqlê çûkna danîtin و دê berrevanî berxweda neketin hemî parçeyê Kurdistanê ne Faris û ne Tirk û ne Ereb û ne Ecem vê neqlê neşîne miletê Kurd millet بەڵێ شێمان لەگەڵە حەسەن لە سوورانەوە حاتم کاک حاتم فەرموو پێشێکی پیرۆزبایەکی گەرم ئاراستە هەموو پێشمەرگەکانی کوردستان دەکەم لە بەرەکانی جەنگ تەلەڤیزیۆنەکە دەکە کەسکەی زۆر باشە بە تەلەڤیزیۆن حەکیم بکەی تەرەمکە دەستخۆشیش لە پێشمەرگانە دەکەم کە سەرکەوتنی گەوران لە سنووری ڕەبیعە بەدەستینا بەڵێ بە قەناعەتی من هیچ هێزێک لە دنیا ناتوانێت دژاتی کورد بکە بە درێژایی مێژوو زۆر دژاتی کورد کراوە کورد ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتگیری زۆر باشی هەیە خۆتان دەبینن لەسەر ئاستی دنیا ئێستا چل وڵات
جاتي داعش دكا براستي من قناعتي من ويا ام جالا سركوتني كرده وري پێشمەرگە لە ئاستێکی زۆر بەرزدایە چاوی یەکەیەکەی خانەوادەی شەهیدان ماچ دەکەم یەک گلەیم هەیە لە ڕاگەاندنی کوردی ئەمڕۆ دوێنێ کە جەژن بوو ناوی بە هیچ شێوەیەک باسی تیپی مۆسیقا لەسەر تەلەڤیزیۆن کرابە چونکە ئەو وڵا هەموو ماڵێکی کورد نەفەرێک پێشمەرگەیە و هەیە لە هەر عایلەیەک شەهیدێکی هەیە بەڕاستی ئەمە جێگای گلەییە و دەبی ئەم بابەتە باس نەکرابە لە تەلەڤیزیۆن دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم. بەڵێ زۆر سپاس عەبدولعەزیز زاخۆ. هەکۆرە دەمتە باش سەرسەرێ من gelek spas bûte nûkeke telefonata kir nûkekî telefonata kir ku te ez pêşmerge me li berotê şerî behsa fîşeka kir belê bavê min jî nûkê Rebî Esingê cephey da heke ev zanim ev fermandê heye tê hokimê ez diranûke çilsîkê bû bavê xwe 10 sal ji re bên kirime bin bila cihê xwe ber nedid cihê şerefina misa xwe ber nedid bila dîfaîş zaxo bikit bila kele xîbon bêt بس معي بيت كشتني بيت في شيء هكا بيجو بس عندهم برلمان بوم هون التا هكا او ظلام بيجو ياخذ انت عندهم برلمان يكلجنا بيش مرقيدا غزي غوري بيش مونيكا اوسيوربن درابن تشرج ربيعه قرفت انا بيش مرقيد ما بيت في شيء والله يا بتشترج بتكاك هكار ابدي بوجوبي چند دل اثر ماندتها بس هي دارم سروكي هرمي يقول اختني بتوي بيش مرقيد المهكري اضرب بيجو بتكسك خصوصي من هوا بابا خوش بەڵێ کاک عەبدولعەزیزی دەر تەبخۆ گۆداری کێرەوەیەکی شێوان پێشمەرگا بوو و ئەڤێتەژیکی سەرنجە خوا بۆ میویداری سەرنجاتەژی گەشت بیت ئەحمەد لە هەولێرەوە. سلام علیکم. عەلەیکم ئەسسەلام. چۆنی کاکە کار باشی؟ گەلێک سوپاس کاک ئەحمەد. کاکە کار بۆ کورد لە هەمووی گرنگتر یەک ڕێزی کوردە. ئەدی کورد بە جددی یەک ڕێز بیتن. یەک ڕێزی بە چاکرێ بە عەدالەت ئەکرێ بەبێ عەدالەت ناکرێ. و من پێم باشە ئەم جارە کورد بەتفاق شکایت لأمریکا بکن لرادگاه لاها لبر اوی کرد من پیم وای کرد پشتیوانی با امریکا و امریکا خیانت نگه کرد اکد لبر اوی دینه همون دنیا دیدی که لراپورتی هوادار احمد لروداو چند تکراری کرد فرمانده امریکا علیه دمانک امز لهنداو سر داعش زنجمجول داعش همو امان بید وقتی که ام دید معنا اولا سلیگی زنگاری خراب کرد اوان دست امریکانا ناو بکس زنگار في دوار بگو او حالا کرد اکر من پیم وای کرد باتفاق لدادگاه لاها شکار لامریکا بکن لهوی باشتره تیسر سپاس رانکم بەڵێ بەرزان ئێمە هیوادارین کومنتی هاوڵاتیانی بەڕێزی کوردستان لە چارچەی بەرنامەکەیان بۆ ڕای گشتی بەرپرسەکان گەیشت بێت کە لە زاخۆ تا خانەقین لە ناوچەکان خەڵک پەیوەندیان کردووە سەرنجیان هەبووە لەسەر ڕەوشەکە هەمووی ویدارین کومنت و سەرنجی نوێ خەڵکی کوردستانی گەیشتی بن کا گەل و وەشت بێت داخوازەوە سەرکردایەتی سیاسی کوردان چییە و چ بهێتەکردن ji bo hondê ku tehedaya van hemû metrîsiyan ku ser Kurdan heye di nihada têne praktîzekirin bû nimûne gefên Daişê. Daeş gelê caran tê gotin filan welat demayî ket filan welat li pişta filan cida filan cinda li ser erdê jî li ser erdê jî taybetî berpirsên Rojava dibêjin ku Tirkiye beşkira alîkariya Daişê li dijî Rojava li vir jî Tirkiye hiç helwîsteyekê nebûye an welatên din an Iraq helwîstê hikûmeta Iraqê ka di nihada hiç nebît ev awarên tatkeverê بودجەیەکی تشتێکی بۆ تەرخانگە دەف هەموو بارگیرانیە سەرسەری حکوومەت هەرێما کوردستان هێنانشاندنا موچەی حتا داویە ینی گەلێک پرسێندن ژیانە میویدارین ئەف سەرنجە باوەیەکی گشتی بوو بەرپرسێن کوردان گەشت بێت حتا سوبێل وێرە جارێکی دەم خزمەتەوەتکەی نێڤار باش